لەلایەن خۆمان و کوردستانی ڕۆژهەڵات من هونەرمەند فەریبورز کەرماشانی لەلایەن هەموو هونەرمەندەکانی ئێران هەموو هونەرمەندە کوردەوارەکانی ڕۆژهەڵات ناخۆشیە بۆمان ئەم کارە ساتە کە دەوڵەتی تورکیا لەسەر ملەتی کورد و هەواڵانی پەکەکە بەڕاستیمە لە ڕۆژهەڵات و بەجای کە دڵمانەکرێتەوە کوردستانی باشوور و کوردستانی باکوورە لەبەرەوە هەموو شۆڕشەکان لەوێ دەستێ پێکەن بۆ ئێمەی زۆر ناخۆشە ئەو بمباران شتانە دەوڵەتی تورکیا لەسەر ئەم ناوچە و سنوورانەکە ئیمەش لەلایەن خۆم و زۆر بە ناخۆشیە و حەزمان لەم ئیشی دەوڵەتی تورکیانیە ئینشەڵا بتوانین سەرکەوتوو بین و ئەم قۆناغیشە بپەڕین و بتوانین یەکگردووتر بین لە هەر بارێکە لە ئابووریە لە یەکگردووە لە کەلتۆرە لە مێژووە بتوانین یەک پارچە و یەک ڕێز و یەک دەنگ بین تا نەتوانێت دەوڵەتی وەکی دەوڵەتی تورکیا تا هەدا لەسەری ملەتی کورد و کوردەواری بکە بەداخەوە لەلایەمەوە زۆر پێمان ناخۆشە لەم کوردستانە لە کوردستانی باکوور لە کوردستانی باشوور ئەم حزب و چەند حزبیانە هەیە بەڕاستیمە هەزەکەین یەک حزبی یەک حزبی یەکردوو بێ لەژیر یەک ئاڵای لەبەرەوە ئاڵای کوردستانمان یەک ئاڵایە قابل نییە چەند ئاڵا بێ ئەمە یەک ئاڵای کوردستانمان هەیە هەزەکەین یەک حزبیش یەک ملەتی کورد یەکردوو لە ژرە و ئاڵا بێدە بتوانین بە ئامانجەکانمان بگەین و کەسە نەتوانێت تا ئەدا لە مێژوو و کەلتۆر و لە هەموو ئیش و شتەکانی ملەتی کوردمان بکە وەڵی ئێمە هەر لە مێژووە بۆ کورد بۆ ملەتی کورد تورک هەر بۆ کوردی خۆمان باش نەبووە هەموو مشکل و ئاژاوە و کیشەکانمان لەلایەن عوسمانیەکان بووە لە سەردەمی هەر فەرق ناکات لە کۆنیشە لە مێژوو کوردیشە لە پاشاکانیانیشە بێژێ هەرو کاتانێشە بوو ملەتی کورد و کوردەواری خۆمان باش نەبوون و هەر لانیش بەردەوامە لە سەرویش و ئازار و ئەو شتانەیە کە بتوانن ملەتی کوردمان بەناو بن بەڵام ئیمە یەکگردووین هەواڵانی پەکمان هەیە پێشمەرگەمان هەیە بە هەموو جۆرێک بە شانازیە و لەبەر ئێمە هینێکی وەکی کۆبانی بوو هەموو ملەتی کورد لە ڕۆژهەڵات و لە ئێرانە هات بە یارمەتی ملەتی کورد و کۆبانی حەز نەکردین هەتا ئێمە کۆبانیمان نەڕوخا هیچ وەختیش ملەتی کوردمان ناڕوخی هەزار وەک ئەردوخانیش ناتوانێت ویشە بکە لەبەر ئەردوخانیش مهرەیەکە وەکی هێنی شەترەنج ئەوەیشە ئەگۆڕێت هەزار وەکی ئەردوخان ناتوانن ملەتی کورد بێنگۆ ئیژی ئەسمانیەکان سەرکەوتوکان هەزار وەکتر ئەمەیشە بێ لە ئەسمانیەکانە ئەمە خەونیکە لەلایەنەوە بێڵا بووخان هەر بۆ خەونەیان بی ئینشەڵا هیچ وەر سەرکەوتو نابێت وەڵا ئەگەر بەلای ئێمە بێلەرەی کوردستانی ڕۆژهەڵاتەوە بێ هەموو کوردستانی ڕۆژهەڵاتین بۆ کوردستانی باشوور ئەتەن سەرگەڕەکان هەتا سنووری ڕۆژاوایش ئەچن لەبەرەوە کە بتوانن ئەو تەعادا و شتانە دەوڵەتی ئەردوغان عوسمانیەکان لە کۆران لە سەری ملەتی کوردکردە لە بەرابەری بوسن و پشگیری هەموو هەواڵانی پەکیش بکەن هونەر وەکی هونەر و مێدیاکان وەکی یەکەن جا هونەری زۆرتر ئەلان وەکی هەموو جارێ سەرکاپۆ بەوە ئاماژاکە هونەر ئەتوانێت ملەتی کورد سەرکەوتوکە لەبەرەوە هونەر زبان و کەلتوری ملەتی کورد بە هەموو دنیای ناسێنێ لەبەرەوە ملەتێکی زبان و کولتورەکەی لە بیر نەچێت بەرە پێ بدە و سەرکەوتوو بێ هیچ لە هەموو جور و لە هەموو باوینی کولتوری و ئابووری و بە هەموو جۆرێکە هەر سەرکەوتووە بێت لە هەموو دنیاە کی خۆم هونەرمەند فەریبورز کەرماشانی ڕێز و حورمەتی تایبەتم هەبوو هەر هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان هێوادارم بتوانین یەک بەیەک هەنگاو هەڵگرن بتوانن لە بەرابەر ئەم هێرشانە هەر بە گۆرانی بێ بە هیماسی بێ بە داوەرکردنی خەڵک بوو ئەو سەر سنوورانە بێ بتوانن پشگیری لە هەواڵانی خۆمان بکەن پشگیری لە پێشمەرگەکانی کوردی خۆمان بکەن بتوانن بەرامبەر ئەو هێرشانە بگرن بەلای من ئەگەر هونەرمەند کورد بێ کوردپەروەر بێ لەسەر ئەر کۆڕیچێ خۆی بێ ئەبێ ساکت نەبێ ئەبێ هەڵسێ ئەبێ بێدەنگی بشکنێ